خاڵی سێهم لە چارەسەری سستی و لێچوونەوە بەکارهێنانی کاتە زیادەکانە بۆ خواپەرستی. هەمومان کاتمانە بێ. ئەو کەسەی کە زۆر مەشغوڵە کاتی ترە دۆزێتەوە. ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێ بێ جارێکە ئیویست ئیشێک بسپێرە بە یەکێک لە تاکەکانی دەوروبەری ئەندامان فەرمووی وەڵا ئیشێکی ئاوامان هەیە بۆ نمونە لە چاپخانەیە کە چێ ئەم ئیشەمان بۆ بکە؟ وتیان وەڵا قوربان ئەوە فڵان کەس کاتی باشی هەیە. وتی ئەی فڵان کەس لەوانەی کە زۆر جددی بوون وتیان وەڵا ئەو هەر بۆی ناکرێ سەری خۆی بخورێن. ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی دەی باشە هەر بیدەین بەو پیاوە کە سەری خۆی بۆ ناخورێنرێ. دوای عەرزیان کرد باشە بۆچی نەتدا بە میتریان کە کاتی هەیە؟ وتی ئەخرەمە کاتی هەیە هەر ئەی خاتە پشتگوێ هەر لە وەختم زۆرە، بەس ئەوی ترەی خاتە جەدوەلەکەیەوە لە بەینی قەڵەباڵغی کاتەکانی خۆیان کاتێکی بۆ دۆزێتەوە خێرا لە هەلێکە ئەڕوا ئیشەکە ئەنجامە داوەگەڕێت. ئێمە وەکو ئیمام بەناژە فەرمێ ئەرکەکان زۆرترن لە کاتەکان، بەڕاستی زۆرترن لە کاتەکان. ئەو کەسەی کە کاتی زۆری ماوەتەوە زۆر بێ ئیشە، بەخوا هەستی مەسئولیەتت کەمە بۆیە وا بێ ئیشی. برا تۆ سەیری خەمی ئیسلامەتیەکەت لە کۆڵە، برا تۆ ئاورت لە حاڵی مسلمانان داوەتەوە، برا تۆ سەیری ئەو جەهلەت کردووە یەکی وەکو کاک کامەران چاوشین خوارزای بدات و شیفای بدا کە دوای زیندانی تاغوتانەوە هەموو عەزابەی چێشتووە. چۆن ئەگری بەسەر مناڵێکە کە ناوی خوا پێغەمبەری خوا نازانێ لە هەولێر؟ تۆ ئێستا ئەزانی ئەوانەی دەوروبەری مزگەوتەکەت چەند کافر و ملحید دەرچوون و کەزاوڕ لە مزگەوتەکەش ناداتەوە؟ بۆ ئێمە مەسئولیەتی چێ ئەم جەهلە خەڵک ڕزگارکە لەم جەهلە؟ بۆ تۆ سەیری حاڵی خۆتت کردووە چەند شارەزای ئەم شەرع و دینەی؟ برا تۆ بووی بە مەلا هەتا ئێستا فەتح الباری نازانی بخوێنیتەوە. تۆ فەقێیەکی بە حسابە هەموو متەفەڕیق بووی و عمرت بوو بە 20 ساڵ هەتا ئێستا نازانی فکری ئیسلامی چییە. تۆ کۆمەڵە مسلمانێک هەمووی هیمەتی بەرزی ئەسلامەتیان هەڵگرتووە، تۆ هەتا ئێستا نازانی دەسەڵاتی ئیسلامی چۆن دێتەوە پێشەوە. ئیستیخلاف و حاکمیەت مەسئولیەتی چێیە؟ سەیرە کە تۆ کاتی زۆرت هەیە 8 سەعاتت داناوە بۆ خەو، 9 سەعاتت داناوە بۆ خەو، وەرە سەیری هەموو ئەوروپاکە بزانە کەس هەیە لە 7 سەعات شتێ زیاتر بخەوێ؟ مەگەر مناڵ، مەگەر ئەوانەی کە هێشتا لە پێگەیشتنی جەستەیان. بەکارنێهێنانی کاتە زیادەکانت بۆ خواپەرستی ئەبێ بە سەبەبێک بۆ تەمەڵی، بۆ سستی، بۆ لێچوونەوە، بۆ دوورکەوتنەوە. قورئانەکە بخوێنە، خۆ تۆ شتێکت لەبەرە، برا خۆ تۆ قول وەڵاو حەدت لەبەرە دانیشی ئەو کاتێک کە چاوەڕێی شتێکەکەی 5 دەقەت مەجال هەیە فکرکەیتەوە. قورئانەکەت بخوێنە، زیکرێک بکە، با نامیکەیەکی بچکۆلە لە جرفان تا بێ، لاپەڕەیەکی لێ خوێنی تا پاسەکە دێ، لە پاسەکەی خەڵک تەماشان ناکە، خەڵک مەشغوڵ نابی بە خەڵکی ترەوە، تا گەیتە مەحەڵتەکە 20 لاپەڕە خوێنیتەوە. ئەوەی لە گوێچکەتایە با فێرت کە دەرسەکان لەسەر مۆبایلەکەت داناوە. برا تۆ توانی ئێستا دەرسی شەرحی بوخاری دانەی لە مۆبایلەکەتەوە بیخێتە گوێچکەتەوە وەختێک کە قاپە شوێی دادەجان، وەختێک کە تۆ جلوبەرگە دەشۆی لە جاتی گۆرانی بۆچی ئەوت لە گوێیان نابێ؟ کاتمان پێویستە بە فیڕۆ نەدەین، مەسئولیەتمان زۆر گەورەیە. پێویستە دائیمە حساب بۆ بکەی ئەم کاتە تۆ ئەم کەمە کات ئەم کاتە کەمەی کە هەمە بەچی ئەو تەرخانی کە خێرا فریاکە و حەدیسێکی تیا بخوێن. ئەو کاتێک چوویتەتە سەر جێگاکە و خەریکە خەول لێ بکەوێ، با کتێبێک لەلاتەوە بێ، با گڵۆپێک لەلاتەوە بێ ئەگەر توانات هەیە، بۆی بیخوێنیتەوە، دوایی گڵۆپەکە کوژێنیتەوە، تەواو چاویشت ماندوو بوو، خەوەکەت لە کاتی خۆیایەتی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ وەکو لە حەدیسی بوخاریە هەیە فەرمێ فەسەدیدوا وەقاریبوا وەئەبشیروا وەستەعینوا بالغەدوەة والڕەوحەة وشەیء من الدولجە. ئەفەرمێ میان ڕەوانە کار بە تەواوی ئەنجام بدەن. میان ڕەوانەکە یەکگرتوو نافەرمێ، ئەمە میان ڕەوانەی ئیسلامە. میان ڕەوانە کار بە تەواوی ئەنجام بدەن، گەرنەتە ئەنتوانی نزیکی ئەو. هەمیشە مژدەی کاری تەواو بەردەوام بدەنە خەڵکی، یعنی تا هانیان بدەن بۆ ئەنجامدانی کاریان کە بە تەواوی بیکەن و بەردەوام بن لەسەریان، دایمە تەشجیعیان کەن لەسەرەوەی کارەکانیان بەردەوام کەن، سوودیش لەو کاتانە وەرگرن، سەرەتای بەیانیان، دوای عەسر و پێش شێوان، هەروەها بەشێک لە شەوگاری درن.
ئەم چوار کاتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیاری کردو بیکەی بۆ تەرخانی بکەی بۆ زانستی شەرعی هەر مۆفەقی بۆ عیبادات هەر مۆفەقی بۆ دەعوە هەر مۆفەقی بۆ تەخطیط و پلاندانان هەر مۆفەقەبی بۆ جیهادکردنیش هەر مۆفەقەبی تێ سەیریکەن سەرەتای بەیانیان دوای عەسر و پێش شێوان هەروەها بەشێک لە شەوگاری درن بەڵام تۆ هەمووی تەرخان کردو بۆ دنیا بۆ مسلسلاتی تەلەڤیزیۆنی بۆ گۆرانی بۆ فەیسبوک بۆ میواندارێتیەک کە هەر قسەی بەتاڵی تیا ئەوترێ بۆ زۆر خواردن بۆ شەوچرەیەک و شەو نخونیەکی زۆر بۆ دنیا چۆن سستی لێ چوونەوە ڕوو تێناکە حتمما ڕوو تێکە